وێرێ پایتەختێ مێرنشینە بابانە، باژێرێ هزر و ئەدەب و تەریقەت و خانەقایان. لە ئەڤی جهەی چەندین ماڵباتên خانەدان هەنە. ئێک لە ماڵباتên خانەدانên سلەیمانیê خانەوادا شێخ مارف بەرزنجیە. مارف بەرزنجی ئەدبیتە کوڕمامێ شێخ مەحموود حەفید و نەڤیێ کاک ئەحمەدێ شێخ. شێخ مارف بەوە ناسراو بووە لە ناو خەڵکدا کە کەسایەتێکی خۆشەویست و خاکی و سادە بووە. دیوخانەکەشی هەمیشە پڕ بووە لە پیاوی زانستخواز و شاعیر و مێژونووسان. شێخ مارف خودی کچکەک ئازایە بناوێ حەبسەخان. ئەف کچکە هەر لە ژێ 10 ساڵاندا ئەتخەما جڤاکێ کوردیدا بوو. حەبسەخان کچی شێخ مارفی شێخ محەممەدە پچکۆلەی کاک ئەحمەدی شێخە. حەبسەخانی نەقیب لە ساڵی 1990 زاینیدا هاتوۆتە دنیاوە. باوکی کوڕەزای کاک ئەحمەدی شێخ بووە. هەر لە مناڵەوە حەبسەخان بلیمەت بووە، باوکی بردوێتە دیوەخانی پیاوان، لەگەڵ پیاوانە هەڵس و کەوتی کردووە. سەری هەموو ژنانی کوردی بەرز کردوێتەوە لە هەر چوارپارچەی کوردستانە. شێخ مارف هەستەکەی حەبسەخان ماوەیەکە زۆر بێتاقەتە، بۆ بانگی ناکەی پرسیاری لێ بکە بزانێت چێتی. هەستم پێ کردووە بۆ بێتاقەت بێ. بۆ بانگی ناکەی پرسیاری لێ بکە بزانێت چێتی. بانگێکم ئێستا بزانم بانگی کە بزانێت چێتی پرسیاری لێکە. حەبسە کچم وەرە بۆ ئێرە بە قوربان. بۆ بێتاقەتی بە قوربان ماوەیەکە ئەسمان پێ کردووە. باوکە من بەس لە خەمی خۆم نیم، هەستەکەم ئێمە ئافرەت هەموو مافمان خوڕە. بۆ مافتان خوراوە بە قوربانەوە نیە خەریکی شوکاری ڕۆژانەی ناوماڵی خۆتانن؟ مافیێمە هەرەوەندە نیم. کە ئافرەتێکی خوێنەواری خاوەن بنەماڵی ناسراوی کۆمەڵی کوردی بووە، هەوڵی داوە، ینی ئەم چاوانەوەیە هاتووە، هەوڵی داوە کە کۆمەڵگەی کوردەواری بە قۆناغێکی نوێ دابڕێت لە قۆناغ کلاسیەکەی دەریبهێنێت. ڕێکخراوێکی ئافرەتان نەبوو کە بتوانێت بەرگری و دیفاع لە مافی ئافرەت بکا و ئافرەتەکانی ناو شارەکەی خۆی هەڵسێنێتەوە و بانگیان بکات لە دیوەخانەکەی خۆیان کۆڕ و کۆبوونیان پێ بگرێ و دروستیان بکا کە بەرەنگاری ئەو زوڵمانە بن کە لیان نەکرێ و ئەویش پشتگیریە کردن. دەسەڵاتدارên تورکیا ناسناوê نەقیب دانا لەسەر شێخ مارفê حەفید ku nênerê kesayetî û şêxên deverî bû. کاتێکە میرنشینی بابان ڕووخا فراغێک لەم منتیقەیە دروست بوو، کێشەیەکی زۆر دزی و فەرتەنە ئەوانە لەم منتیقەیە دروست بوو، لەبەرەوە دەوڵەتی عوسمانی هات پەنای هێنا بۆ شێخەکانی سلێمانی کە ئەم بۆشایە پڕکەنەوە. یەکێک لەو ئیشانەی کە کردی ئەوە بوو کە نەقیبیەتی دا بە بنەماڵەکە کە لە پارێزگای سلێمانیە لە محافەزەی سلێمانیە ئەمان ئەندامێکیان هەبێ، یعنی کە سەرپەرشتی کاروباری سەیدەکانی سلێمانی بکە، طریقەی قادری بکە، ئەو کەسەی ناونا نەقیب، ینی ئەمە نەقیبی ئەوانە، ئەمە بەرپرسی ئەو سەیدانەیە ناوینا نەقیب. پیرەمێردی شاعیر بابەتێکی لەسەر باوکی حەبسەخان نووسیوە لە گۆڤالی ژین، باسی دەکات کاتێک کە جوتیارەکانی گوندی کوڕەداوی سەر بە شارباژێر هاتوون بۆ شاری سلێمانی تا سکاڵا تۆمار بکەن لەسەر باوکی حەبسەخانی نەقیب. کاتێک شێخ مارف بەمەی زانیوە بانگێشتی کردوون و خزمەتێکی زۆری کردوون و ئەو شەوەش لە لای شێخ مارف ماونەتەوە بۆ سبەینێ دوای نوێژی بەیانی نانیان پێکۆ خواردووە و خۆی لە خزمەتیاندا چوە بۆ دادگا تا سکاڵا لەسەر خۆی تۆمار بکەن. ئەم هەڵوێستەی شێخ مارفی نەقیب زۆر خۆشەویستی کردو لە ناو خەڵکدا. حەبسەخان هەڤژینا شێخ قادرێ برایە شێخ مەحموودێ حەفیدە. ماڵی مێردەکەی و شخصیەتی مێردەکەی جیاواز بوو، میوانی جیاواز بوو، خۆشی میوانی جیاواز بوو. خۆی خانوویەکی دووقاتی جوانی هەبوو، بەڵام لە بینی هەردوو خانۆکە، خانۆکەی خۆی و خانۆکەی مێردەکەی کە شێقایر بوو، دوو ژوور و حیوانێکە بوو بەرامبەر بە چێشکەرەکانی. دائیمە
داعانیش لەوێ مقابلەی خەڵقی ئەکرد. گرنگە لەنەو بنەماڵەیەکی شێخایەتی ئەمە گرنگە ئەمە یەک دەسەڵاتدارێکم مەلک محمودی کوردستان بنەماڵێکی ناستاوی دەسەڵاتدار ئەمە ئەو ئافرەتێک دەربێت کە مێردەکەی شێقادر حەفید شێخ بێت کە ساتێکی ئاینی و کۆمەڵایەتی و ناسراوە بێت ئەم بێت باسی ئازادی ئافرەت و باسی ئازادی کچ و باسی ئازادی ژن و باسی خوێنەواروی ئافرەتکە بەڕاستی لەم کۆمەڵگایەت ئەمە زۆر وا ئەکا کە حەفسەخان بچێتە لووتکە. حەبسەخان نمونەیەک ji ئافرەتên dilsûz û xebatgerên Kurd e. خۆی قەت بیری لە خۆی ناکردەوە چونکە وەزعی خۆی زۆر مەزبوط بوو مرکزێکی شێخایەتی زۆر گەورەی هەبوو بەڵام ژنە دەوڵەمەندەکانی هەموو ڕاکێشا بەلای خۆیە جەمعەیەکی دروست کرد بە ناوی جەمعەی خەیرێوانیە ئەم ژنانە یان خۆیان پارە تەبەڕوعەکەن یان پارە کۆکەنەوانێ لە شارەکە بۆ ئەوەی یارمەتی پیرەکان و فەقیرەکان و مناڵە هەتیوەکان و هەژارەکان و کۆرەکانیش بن حتا ئەوانەیە کە لە دەیەکانی کوردستانەوە هاتن لە مزگەوتێک گەورە جێگیرە بووندان لە مزگەوتەکانی بکە. حەبسەخانی نەقیب زۆر بەناوبانگ بوو بۆی کە ئافرەتێکی زۆر بەسۆز و میهرەبان بوو و بە حکمیەوەی کە سەرۆتێکی زۆری لەلایەن باو باپیرانیەوە بۆ مابەوە و مناڵیشی نەبوو مناڵێکی هەبوو کە لە تەمەنی منداڵیدا کۆچی دوایی کرد بۆی حەبسەخانی نەقیب هەموو سەرۆتەکەی تەرخان کرد بۆ هاوکاری هەژاران و لێ قۆماوان تەنانەت حەبسەخانی نەقیب درەخشانخانی شێخ جەلال لە بیرۆیەکانی خۆیان بۆمان نەگێڕێتەوە کە کاتێک حەبسەخانی نەقیب ڕۆژانە کورسەکەی ئەو کورسەیەکە لەسەری دانیشتووە بەرامبەر دەرگای دەرەوەی ماڵەکەی بووە ترساوە کە هەژارێک ڕووی تێ بکات و دار و دەستەکەی ئیزنی بدەن و نێڵن بگات بە حەبسەخان. حەبسەخان چونکو لە ماڵباتێک زانا و دانا پەروەردەت بە لەوڕا ئەدبیتە ژنێک پێشەنگ و بوێر و ڕۆشن هزر. حەبسەخان خۆی کەسایەتیەکەی وابووە کە زۆر زیرەک بووە زۆر وریا بووە کەسایەتێکی زۆر گەورەی هەبوو لە ناو خەڵکداوە باس لەوە دەکرێت کە لەو سەردەمەدا خەڵک سەریان سوڕماوە بەوەی کە شێخ قادری حەفید برای مەلک مەحموود کاوسەری حەبسەخانی نەقیبە لە کۆڕ و کۆبنەوەکاندا کە کاتێک حەبسەخان هاتۆتە ژوورەوە هەستاوە لەبەری هەتا جارێک دزێک ئەچێتە سەری ئەیگرن نەوێ عەزێتی بەن نایهێڵێ دزەکە بانکا لە سەبەب چێتۆ هەستای بەم کارە ئەوژەڵە من زۆر نەدارم هەر لەوێ ئەڵێ وعدم بەرێ کە تۆ ئەمە دووبارە نەکەیتەوە من خۆم پارێکی باشی ئەدەمێ و عەرەبانی بۆ ئەکڕێ و ئەشیای زۆری بۆ ئەکڕێ کە بیفرۆشێ و هەتا ئەو حەبسەخان لە ژیان نبوو ئەو پیاوە هەموو مانگێ سەردانی ئەکرد و سپاسی ئەکرد. حەبسەخان ئەوێت لە ڕێی ئەم بێتێژی ئافرەتەوە ئەم وردەکاری ئافرەتەوە کە لە کاتێک ئافرەت لە پێشتودا لە ماڵ بەرپرسی کاروباری ناوخۆی ماڵ بووە بەخێوکردنی مناڵ بووە ڕازیکردنی مێرد و کەسوکارەکەی بووە ئەم ئەسوونە دێنێتە دەرەوەی ماڵەکە. ئەگەر بە وردی دراسەیەکی مێژویی ئەکادمی زانستی بکرێت ئەوەمان بۆ دەردەکەوێت کە حەبسەخانی نەقیب و ئافرەتە مەزنە بوو کە هزر و ئامانجەکانی پێش سەردەمەکەی خۆی کەوتبوو پێش کۆمەڵگەکەی خۆی کەوتبوو. ئافرەتێک تێک و شەڕ و دلناسک و ڕەوشت بەرز بوو ماڵاوێ وەک پەناگەهێکی بوویە ji بۆ کەسێن لێ قەومایی. هەڵنەرەکەی لە دایک و باوکیەوە ئەم شتانە فێر ببوو چونکە هەردووکیان زۆر بلیمەت و زۆر دایکی زۆر ئافرەتێکی ڕێکوپێک بۆ باوکیشی هەروەها زۆر خزمەتی خەڵکیان کرد و زۆر دەروون پاک و مرۆڤ دۆست بوون لەوانەوە ئەو سیفەتانی وەرگرتووە. ئێمە لە هەوڵداین کە بتوانین ڕێکخراوێک بە ناوی حەبسەخانی نەقیبەوە دروستکەین و درێژە پێدەری هەمان ڕێبازی حەبسەخانی نەقیب بێت چونکە ئەگەر دراسێکی ورد بکەین ئەو کار و چالاکیانەی حەبسەخانی نەقیب کە نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئەنجامی داوە بەڕاستی لە ئێستادا بەرەو دواوە چوین.
زۆر باشە ئەرێ بە هاوڕێیانتان وتووە سمکۆی شکاگێت ئەبێ پێشوازێکی زۆر گەرمی لێ بکەین بەڵە دەستان خۆش بێ لەشتان ساز بێ لە ساڵا 1923 سمکوی شکاک ئەتهێتە باژێرە سلێمانیە و پێشوازیەک شاهانە لێ کرد. ساڵی 1923 کاتی سمکوی شکاک دێتە سلێمانی بۆ سەردانی مەلیک مەحمودی حەفید حەبسەخانی نەقیب ڕۆڵێکی کارا دەگێڕێت و هانی ئافرەتانی شاری سلێمانی دەدات کە بڕژێنە سەر شەقامەکان و پێشوازێکی شایستە لەو سەرکردە گەورەی کورد بکەن کە بەڕاستی ئێمە لەو سەردەمەدا کارێکی ئاسان نەبوو کارێکی سەخت بوو بەڵام لەبەرەوەی زیرەکی و لێ هاتووی حەبسەخانی نەقیب بووە متمانەی خەڵک لە هەمووی گرنگتر لەو سەردەمەدا کە خەڵک لە سەردەمێکی بەڕاستی دواکەوتویە بۆ بەڵام خەڵک متمانێکی تەواوی بە حەبسەخانی نەقیب هەبووە هەموو ڕەچەشکێنێکی حەبسەخانی نەقیب لەلایەن کۆمەڵگەی ئەو کاتەوە قبول کراوە بۆیە توانوێتی ئەو ڕۆڵە گەورەیە بگێڕێت. ڕۆژتان باش سەرەتا دەمەوێت بڵێم قوتابخانەیەمە لەلایەن حەبسەخانی نەقیبەوە دامەزرێنراوە کە خۆشی لەگەڵێمە بەردەوامە لە خوێندن من ئەمەوێت سەرەتا فێری ڕستەی کوردیتان بکەم فەرمون دەست پێەکەین بۆ نمونە کوردستان وڵاتێکی خۆشە. لە ساڵا 1926 قوتابخانەیەکێ ji bo afretên Kurd veketin bûne hêlana nexwendewariye. یەکەم هەنگاو کە ئێمە بتوانین ڕۆڵمان هەبێ لە ژیاندا پێویستە خۆمان ڕزگارکەین لە نەخوێندەواری بۆیە من بیرۆکەی ئەوم بۆ هاتووە کە خانووەکەی خۆم تەرخان بکەم بۆ دامەزراندنی قوتابخانەیەکی کچان پیتی بزوێن و نەبزوێنیشمان هەیە بەڵام لە دەستەکانی داهاتوە درێژە بەوارن ئێمە سەر دەکەین ئێمە هەوڵ دەدەین بۆ تێبکۆشین کوردستان بە یەکگرتنی هەمومان سەر دەکەوێت هێز لە یەکگرتندا حەبسەخانی بێتە سەرقافڵە و یەکەمین کەسێک ئافرەتێکی کورد کە لە بنەماڵەیەکی ناسراوی ئاینی کۆمەڵایەتی لە سەڵاتداری کوردی هەوڵ دەدات قوتابخانەیەک بۆ کچان بکاتەوە بۆ ژنان بکاتەوە واتە ئەو کچانەی کە تا ئێستا کچن لە بناڵەوە تا گەورە ئەبن بەشن نەچوونە بەرخوێندن لە خوێندن مەحروم کراون دابڕاون ئەو ژنانشی کە خاوەنمێرد و ماڵ و منداڵن هەنیان خوێندووە هەوڵەدا ئەمانە بێنن نێو پرۆسی خوێندن فێری خوێنەوەریان بکە فێری کەلتور و دامنێت و مێژوی کوردیان بکات کە ئەمانە بزانن ڕابردی خۆیان چۆمە و ئاینە بڕن لەگەڵ دنیای دەرەوەدا کەبڕکە بکە ئێمە ئەمانەوێت هەستی نیشتیمان پەروەری و کورتپەروەری زاڵ بێت بە سەرمانە هەروەها زانستخوازیش بین نێربین وانە بەروەڵا وایە من لە مێشە چاوەڕێی فرسەتێکی وام ئەی ئێمە چیمان کەمترە لە پیاوان زۆر چاکە ئەی ئێوەش پێتان وایە زۆر چاکە کەواتە بە هیمەتی هەمومان زانست بەرەو پێش ئەبین هەتا ئەو کاتەنە لە عێراق و لە ئێران و لە شام و لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە شتی وها نەبوو بەڵام ئەو یەکەم کەس بوو کە توانی قوتابخانەیەکی ئافرەتان دوور لە حوجرە لەوێ بە شێوازێکی تایبەت بە شێوازێکی جوان سەردەمیانی ئەو کاتە دروست بکە لەبەرەوە ئەو دانرێ بە یەکەم کەسێکەوە قوتابخانەیەکی بۆ ئافرەتان دروست کردووە خۆتان ئەزانن خوێندن لەم کۆمەلگەی ئێمەدا بۆ ئافرەت بە شتێکی نامۆ دێتە بەرچاو بۆیە ئێمە ئەمانەوێ ئەم ڕێچکەیە بشکێنین ئافرەتیش بەشدار ببێت لە پرۆسەی خوێندندا پەیامی حەبسەخانی نەقیب لەوە بوو کە خوێندن بۆ ئافرەتان خوێندن پرۆسەیەکی پیرۆزە ناکرێت تەنها پیاوان تیا بەشدار بن پێویستە ئافرەتانی شتیایە بەشدار بن ئێمەش لەم ڕۆوا دەسەکەین بە خوێندنی چەند سرودێک و چەند ڕستەیەکی کوردی کە ئەمە ئێوە فێری ببن و دەست پێەکەین شانازیەک دیتر لە دامەزراندنا ئەvê قوتابخانێ بە ئەزمانێ شیرینێ دایک وانەت خواندن بە تایبەت گرنگی بە ئەدەبی کوردیە درا گرنگی بە شعری شاعیرانی وەکو پیرەمێرد وەکو زێوەر بێکەس شاعیرە گەورەکانی کورد نالی مەحوی مەولەوی ئەمانە هەمووی گرنگی پێدەدرا لە ناو قوتابخانەکەی حەبسەخانی نەقیبدا من ئەمەوێت لەم قوتابخانەیەدا جەخت بخەمەوە سەر زمانی شیرینی کوردی و هەروەها ئەدەبی کوردی ئەو کاتە هەمومان لێ سوودمەند دەبین ئەبینی کە زۆر جار باوکەکان و براکان زۆمیان لە کچەکانن و خێزانەکانیان ئەکرد ئەم قبوڵی نائەکرد پاڵنەرەکەی هەرەوەیە کە بە خەڵک بڵێ ئافەتی کوردیش هەیە و بە ئافەتانیش بڵێ ئێوەش هەن ئەبێ بەرگری لە خۆتان بکە ئەبێ بێنە بازارەوە ئەبێ کاری سیاسی بکەن ئەبێ دیفاع لە مافی خۆتان بکەن نابێ ئافەتەکان لە ماڵەکان بچۆسێنەوە لیان بدرێ
ئەو چاخی حەبسەخان تێدا دژی gelek eb kêmît hat dîtin ku jin bikarit bibît xwedî desalat û mil bi milê zalaman bihes li mafên afretê bikin. بۆ پێیکە خۆی نیشە قادر حەفید بووە لە عایلە حەفید بووە دەست ڕۆیشتوو بووە هەوڵی داوت لەو واردا چەندی خێزان بە حکومە سەڵات و پێگەی خۆی کەی بووە بێنێت ئەو قوتابخانەیەوە فێریان بکات پێشڕەو بوو بۆ هەموو ژنانی کورد لە هەموو شتێکا پێشڕەو بوو ئەو دۆستی مرۆڤایەتی بوو. هەمووتان بەخێر بێن زۆر سپاس بەخێر بێن نەرمیگەم باشی بەخێر بێن هەمووتان بەخێر بێن یاخوا وەزعتان چۆنە؟ ئێوەم کۆ کردوتەوانێ بۆ ئەوی ڕاتان وەرگرم ئەمەوێ کۆمەڵەیەک دامەزرێنم کۆمەڵی ئافرەتانی کورد بۆیە پێویستە کۆمەڵێکی وا دامەزرێنین هەمومان پشتی یەک بگرین هەمومان پشگیری یەک بکەین هەر یەکەمان لەوانەیە مشکلەیەکمان هەبێ کێشەیەکمان هەبێ بتوانین پشگیری یەک بکەین و کێشەکە بە هەمومان چارەسەر بکەین ئێوە پێتان چۆنە؟ ئای دەستان خۆش بێ دەشتان ساڵ بێ زۆر زۆر باشە. Li sala 1930 حەبسەخانا نەقیب ڕێکخراوەکە ئافرەتان دادمەزرێنێت bi navê Kۆمەڵەی ئافرەتانی کورد. دەبێ ئێمەی ئافرەت شان بەشانی پیاوەکان جێدەستمان هەبێت لە هەموو بوارەکانی ژیاندا. ئافرەتەکە بێتە دامەزێنەری یەکەم ڕێکخراوی ئافرەتان لە مێژوودا ئەمە گرنگە ئەنیمە ئافسەخانە بۆ ئەمە ناوێکی گەورە بەخۆی تۆمار دەکات ئەمە یەک کۆمەڵی ئافرەتانی کوردستان کە حەبسەخانەی نەقیب دایە مەزن لە خۆی بێتە سەرۆکی و حەبسەخانێکی عرفانە فەنیە بێتە سکرتەری کۆمەڵەکە زۆر گرنگە لە 1930 دا تۆرە خێزانی کەسایەتێکی ئاینی و کوشی قادری حەفیدەوە ماڵێکی حەفیدی گەورە لە ڕۆژگارە مێژوودا بێچی دروستکات ڕێکخراوی ئافرەتان دروستکە ئافرەت بێنێتە نێو ڕێکخراوێکەوە کەیتر ئەم ئافرەتە ئازادە. چالاکیەکانیانێکی لەوانە نهێشتنی خوێندەواری بوو بەشداریکردنی ئافرەتان بوو لە کای سیاسی و ڕۆشنبیریدا هانی ئافرەتانێدا لە نووسینی هۆنراوە و شعردا هانی ئافرەتانێدا کە بەشدارێکی کارا بکەن لە ساحەی سیاسی کوردستاندا. خودان کەسایەتیەک بەهێز بوو ماڵاوێ هەردەم جهێ پێشوازیکردنێ بوو بۆ ژنین سلێمانیە و ئاریشێن وان چارەسەردکردن. لەو سەردەمەدا کە ئافرەتانی کورد تووشی کێشێکی کۆمەڵایەتی گەورە بووبوونایە کە ببواتە هۆی مەترسی لەسەر ژیانیان پەنام دەبێت لەبەر حەبسەخانی نەقیب. حەبسەخانی نەقیبیش کەسایەتێکی هێندە گەورەی هەبوو لای پیاوانی کوردیش لای هیچ کەسێک جورئەتی ئەوەی نەئەکرد کە قسەی حەبسەخانی نەقیب بشکێنێ هەر ئەوەندەی ئافرەتە بگەشتاتە ماڵی حەبسەخانی نەقیب ژانی پارێزراو بوو. هیچ خەمە نەبێ خۆم لە پشتم ئەوەشە بۆ چارەسەرەکەم ئەی ئەم کۆمەڵێمان بۆچی داناوە ئێمە ئەمانەی هەمومان پێکەوە پشگیری یەکتر بکەین و کێشەکانمان چارەسەرکەین. ڕاستی تۆژنی حەبسەخان بەساقڵ بم من بۆ ئێوەم ئێوەش بۆ منن یەخۆ تۆ بمێنی بۆمان بانەبم بمێنی بۆ هەموو کورد وانە؟ سپاس دەکەم منیش بە ئێوە جوانم هیوادارم ئەم کۆمەڵەیە هەتا سەر بمێنێ بۆ کورد و بۆ کوردستان. هەتا چەنەها دیکۆمنتاری لە بەڵگەنامەکانی ئینگلیزە باز لە لێهاتووی و شەهامەتی حەبسەخان کراوە. لە ساڵە 1930 vê xanimê nameyek têr û tesel li ser barodûxê mirovê Kurd û binpêkirina mafên wan işlayê dagîrkerên Brîtanyan ve ji bo netewên hevgirtî firê dikir. توانی نامەیەک بە قەڵەمی خۆی بنووسێ بینێرێ بۆ عوسبەت الئومەم داوا بکا کە گەلی کورد مەزلومە ستەملێکراوە دەوروبەر زۆر زوڵی لەکەن ئەبێ ئێوە نێڵن بێن دیفاعی لێ بکەن و ئەبێ هەتا بیگەێنە ئەو ئاسەی کە مافی میلەتی کورد بدرێ و مافی ڕەوای میلەتی کورد جێبەجێ بکرێ و بێ بە خاوەنی حکومەتی خۆی. بۆی حەبسەخان دەیەوێت و یەکەم ئافرەت لە مێژووی کووردا ئەم ڕێگای تاکاتەوە کە نامێک بنێرێ بۆ عوسبەت الئومەم کۆمەڵی گەلان کە ئێستا نەتەوەیەکردوەکان شوێنی کردوتەوە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە تێبگەێنێت وەکو ئافرەتێکە مەگەرنگە تێبگەێنێ کەوەتا من وەکو ئافرەتێکی کورد کە ئەمڕۆ تێبگەن کە ناو کوردە ئافرەتێکی ڕۆڵی هەیە. جەماعەت
خۆتان نەزانن فترێک پێش ئێستا کۆماری مەهاباد دامەزرا. ئێمەش بڕێکی باش لە خشل و ئاڵتون و زێڕەکانی خۆمان وەکو هاوکاریکی مادی ڕەوانەی ئەوێ کرا. ئەو دەما کۆمارە کوردستان لە مەهاباد هاتیە ڕاگەهاندن حەبسەخان هەمی جوورین هەفکاریان پێشکێشی وێ کۆمارێت کرد وەکە پاڵپشتی. حملەیەکی دروست کرد بۆ کۆکردنەوەی شت یەکێک لەوانە دروست کۆکردنەوەی ئاڵتونێکی زۆر لە خۆی و لە خوشکەکەی و لە ژنی مامەکانی و کچی ئامۆزا و پورزاکانی کۆی کردو هەتا ئەڵێن یەک تەنەکەی گەورە ئاڵتونی کۆ کردەوە و نزیکی چەند بار پارە لەگەڵ چەند بار لە کەلوپەلی جلوبەرگ و خواردن و ئەو شتانی کۆ کردەوە و لێدەوە ناردی بۆ قازی محەموود لە مەهاباد. دیڤدا قازی محەممەد ئەتنامەیەکێدا سوپاسی و پەسنا حەبسەخانێ کرد. کاتێک کۆمەکەداریەکە دەگات بە پێشەوای نەمر قازی محەممەد زۆر دڵخۆش دەبێت و سوپاسنامەیەک ئاراستی حەبسەخانی نەقیب دەکات خۆشحاڵ دەبێت کەوەی کە کورد خاوەنی ئافرەتێکی هێندە گەورە و مەزنە. یەکێک ئەم نامەیە بۆ تۆ ناردووە. ئای دەست خۆش. سپاسنامە حەبسەخان ئێمە وەک کۆماری مەهاباد زۆر سپاسی هاوکاری بەڕێستان دەکەین بە ناردنی بڕێکی باش لە هاوکاری مادی. هاوکاریتان جێگەی ڕێزە. قازی محەممەد سەرۆکی کۆماری مەهاباد. بەڕاستی ئەم نامەیە دڵخۆشی کردم. جەماعەت لە هەر پارچەیەکی کوردستان دەوڵەتێ دروست بێ ئیسفادەی ئێمەیتیایە. زۆر دڵخۆشم. ئەف ژنە چاکخاز و چاکساز و چافنەترس و مافپەروەر و خێرخاس 62 ساڵان ژیان کرد. لە کۆتا ساڵەکانی ژیانە تقریبەن چەند مایەکی پێومایەوە چۆ بەغا بۆ عیلاج بەداخەوە لە 12 نیسانی ساڵی 1953 بە نەخۆشی شەرپەنجە کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لە کورد و مرۆڤایەتی کرد. دوای گەڕایەوە نەیتوانی بگاتەوە سلەیمانی لە کەرکووک لە ماڵ لە خانەقای کەرکووک کە مەریەم خان زۆر ڕەفیقی بوو کشی شێخ ئەحمەد خانەقا بوو لێوە مایەوە لێ وەفاتی کرد. ترکە تەرمەکان هێنایەوە بەجارێ سلەیمانی ئوروژا و شڵەژا مەساتی وایان کەم دی بوو چکە بەڕاستی دڵسۆزی هەموو کەسێ بوو.